حکوومەتی کۆمۆنیستی چین بەردەوامە لە دژایەتیکردن و هەوڵی سڕینەوە و لە ناوبردننی کللتور و ئازادیایینیەکانی موسڵمانانی ئەو وڵاتە و ڕێکخراوی ئەمنستی بۆ مافەکانی مرۆڤیش دەڵێ حکوومەتی چین بەرەیەکی نوێی دژایەتیکردنی موسڵمانانی کردوێتەوە. لە هەرێمی نینگێشیا لە وڵاتی چین مزگەوتێک کە بە تەواوی دروست کراوە و کارەکانی تەواو کراوە، بەڵام حکوومەتی چین بڕیاری داوە بیڕوخێنێ. ئەمەش کێشەی نێوان موسڵمانان و حکوومەتی چینی قوڵتر کردوێتەوە. ماوەی 2 ساڵەوە مزگەوتەکاری تێدا دەکرێت و دەسەڵاتدارانی ناوچەکە هیچیان لەسەر نەگوتووە، بەڵام ئەوەی بۆ موسڵمانان بۆتە جێگای پرسیار ئەوەیە بۆچی دوای تەوابوونی مزگەوتەکە حکوومەت بیانووی نەبوونی مۆڵەت بەکاردەهێنێت بۆ ڕوخاندنی. یەکێکی دیکە لە مزگەوتە دێرینەکانی چین کە لە ساڵی 1370 زاینی دروستکراوە لە شاری ویگۆ لە پارێزگای نین کە زۆرینەی دانیشتوانەکەی موسڵمانن لە نەتەوەی هۆی، بەڵام دەسەڵاتی چینی بڕیاری ڕوخاندنی و مزگەوتەشی داوە. ئازادی ئاینیەکان لە وڵاتی چین بەگشتی سنووردارە و بە تایبەت بۆ موسڵمانان زۆر لە ئاستێکی خراپدایە و حکوومەت فشار و ڕێگری جیاواز بۆ شوێن کەوتوانی ئاینی ئیسلام دروست دەکات. دەسەڵاتی چینی ستەمکارە و موسڵمانانەی ڕێگایان پێدەدرێ بڕۆنە حەج لە وڵاتی سعودیە دەبێت وەک کۆیلەیەک ئامێرێکی بە دواداچوون لە ملیان بکەن بەهۆی دەسەڵاتداران بزانن چۆن دەجوڵێنەوە و بۆ کوێ دەچن. بەهۆی زۆریە و کەسانەی لە زیندانەکانی چیندان دەسەڵاتی مەلعونی چینی چەندین قوتابخانەی کردوتە زیندان و لە ئێستادا ژمارەی زیندان کراوە موسڵمانەکان لە 1 ملیۆنەوە بۆ 3 ملیۆن کەس زیاد دەکات. چەندین موسڵمان سزا دراون لەبەرەوەی لە شوێنە گشتیەکان سەرپۆشیان پۆشیوە و گوێیان لە ڕادیۆ و بەرنامە تەلەڤیزیۆنە گشتیەکانی حکوومەتی کۆمۆنیستی نەگرتووە. هەروەها چەندین شوێنی زۆرم لێ بە ناوی کامپەکانی فێرکاری لە چین بوونیان هەیە کە تێیاندا زۆر لە موسڵمانان دەکرێت واز لە ئاینەکەیان بێن و ڕۆژانەش بە بەرچاوی دنیا و موسڵمانانی ئەو وڵاتە دەستگیر دەکرێن و ئاشکەنجە دەدرێن و سەرکوت دەکرێن و دەکوژرێن و جیهان بەگشتی لە ئاست ئەو وێرانکاریانە کوێرە و بێدەنگە تەنیا لەبەرەوەی قوربانیەکان موسڵمانن. ڕێکخراوی ئەمنستی بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی بڕیاری ڕوخاندنی مزگەوتەکانی چین و پێشێلکردنی ماف و ئازادی ئاینیەکانی موسڵمانان دەڵێت حکوومەتی چین بەرەیەکی نوێی دژایەتیکردنی موسڵمانانی کردوێتەوە. ئێستادا لە چەند هەرێمیشی وڵاتی چین چارەکی ئاینی بۆ منداڵانی خوار تەمەن 16 ساڵ قەدەغە کراوە و تا دێت فشارەکان بۆ سەرا و 23 ملیۆن موسڵمانەی لە چین دەژین زیاتر دەبن. ڕوخاندنی مزگەوتەکانیش ڕەنگە سەرەتایەکی نوێی ڕوبەڕووبوونەوەی حکوومەت و موسڵمانەکانی ئەو وڵاتە بێت.